ئێمە کێشەی دارەدانی ئامانەیە کێشەی پیسبوونی ئامانەیە کێشەی دروستکردنی شوێنی بەندا و بەستەکانمان هەیە بەڵام یەک شتێ بزانین لە ڕووی سروشتیەوە بارانی ناوچەکەیمە ڕێڕایەکی زۆری تایە ئەین ساڵی وایە باران زۆرە بارێ ساڵی وایە باران زۆر کەمبارێ ئێمە بێ لە بەرچاومان بێ لە ساڵی ڕابردووە چەند ساڵێک بە تەواوەتی تووشی وشکە ساڵی بووین کە ئیم ساڵ باران بارێ نابێ پشتی خۆمانی لێ بکەینەوە بڵێن باران زۆر بارانی زۆربارەی ئێمە بێ لە ڕووی ئیدارەدان و پاراستنی سامانە ئاویەکانمان خۆمان بۆ حازیکەین وەکو باسمان کە ڕۆژ بە ڕۆژ پێداویستەکانی ئاو ڕوو لە زیاد بوونە بە تایبەتی خاڵی گرنگ هەیە لە بیرمان نەچێت وڵاتانی دراوسێکە بەشێک لە ئاوی کەێتە هەرێمی کوردستانەوە بۆ هەموو عێراقیشە لە وڵاتانی ئێران و عێراقەوە ئەوان بەنداویان دروست کردووە ئاوی خۆیان ئیسفادەی لێەکەن لەوانێ ئەو بەشە ئاوی کەێتە هەرێمی کوردستانەوە کەم بێتەوانە لەگەڵ ئەوشە ئەو بزانین ئێمە بەشێکین لە عێراق ئەو بەشە ئاوی کە لێمی کوردستانە ئەوێ بۆ هەموو عێراقا یعنی لە ڕووی دیجلە و فراتەوە بۆ هەموو ناوچەکانی عێراقا چێ لەبەرەوە ڕوبەڕووی ئەو یعنی ئێمە ڕوبەڕووی کێشە بین و لە دوا ڕۆژەوە نییە بڵێن ساڵ باران زۆر باریە و پشتی خۆمانی لێ بکەینەوە بێ دروستکردنی بەنداوەکان توێژینی تەواوی لەسەر بکرێت ئایا سوود و سوودەکەی بۆ چەند زەوی کوشت و کاڵ ئاوەدات چێ لەبەرەوە ئێستا زۆربەی توێژینەکان گەیشتنەوە ئەنجامی کە بەندای بچوو بکەین بۆی زۆرترین ناوچە سوود لە سەرچاو ئاویەکان بکەین